ئێمە هاوبەشی خەمیانین بەڵام ئێمە بایکۆتی ئەو بەڵێنە بێکردارانەی دەسەڵاتمان کردووە ئێمە بایکۆتی ئەو مەراسیم و ئەو قسە باق و بری قوشتانەمان کردووە ئێمە بایکۆتی ئەو جێبەجێنەکردنی بەڵێنانەمان کردووە کە چەندین ساڵە بەڵێن بە قەڵازێ دەدرێ ئەجینا ئێمە هەمیشە خەمبارین دڵتەنگین بەو کارەساتە داواکاری سەرەکی ئێمە ئەوەیە کە با یادەکان ڕۆتینیات نەبن تەقلیدی نەبن قسە نەبن با بەکردار بن با حکومەت بێ دەسەڵات بێ لەو یادەدا کۆمەڵێک پرۆژە پێشکەش بە خەڵکی قەڵازێ بکات جوانترین یادکردنەوەیە بەڵام چ لە یادکردنەوەیە کەم چ لە تاجە گوڵینەیەک پێین ئێمە کە پرۆژەکان هەمووی بە تەواو نەکراوی بە نیوە ناچڵی بەجێ نەکراوی ماونەتەوە بەڵێ دوای تێپەڕبوونی نیو سەدا لە ئەو کارەساتێکەوە ئەوسە شارەکەمان دەهات کارەساتێکی تاڵ و دژوار بوو بەڕاستی شارەکەمان تا ئێستا بێنازە لە کۆمەڵێک خزمەتگوزاری بێبەش و معاناتی زۆری هەیە تا ئێستا شارەکەمان وەک پێویست ئاوادان نەکراوەتەوە و بێلان کەلاوەی و دژواری و ناڕەحەتی پێوە دیارە و کەسوکاری شەهیدان تا ئێستا هەر نیگەران ناڕەحەتیان هەیە بەدەست پێداویستەکانی ڕۆژانەوە و شاری قەڵاتێک کۆمەڵە گرفتی سەرەکی هەیە لەوانە ڕێگاوبان لەوانە ئەو ڕێگانێکەوە لە ناوەندی قەزاوە دەرچبوو ناحەکانی ئیسێوە هێرۆ هەڵشو ئەوانە ئەوە یادەکە ئەوە نییە یادەکە مەسەلە هەڵبژارتنە مەسەلە چاوبەستی خەڵکە دەنجی بۆی بەبدەی ئەوەی ڕێزم هەیە پێشی تێی بگە چه مەعاش خەڵک دەبڕێ ئەمن ئەتۆ کێ قەڵازی ئیهمال کردووە کێ ئەوانە ئەو چەتە و دزانە ئەو ڕێگرانە ئەو ملیارلەرانە ئەو بڕۆ دووبەی بۆ مزشتورە لە هەولێرە لەستەمای دەورە قەڵازێک کاولگەیە قەڵازە بنماڵی شەیران و بۆ خۆشە مەسولەکان لێ دەژین دەستان خۆ نابڕێ وەک میمۆری وامەوەندەم پێە